سەرانسەری جیهاندا قوربانیانی پیسبوونی ژینگە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبووندایە. بڵێ بە گوێرەی ئامارێک کە بڵاو کراوەتەوە ساڵانە 250,000 هاوڵاتی بەهۆی مەترسیەکانی ژینگەوە گیان لەدەست دەدەن. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو مەترسیانەوە. ئەمڕۆ لە بەرنامەی گەنجانەیە سەردانی ئەو گەنجانە ئەکەین کە وەکو چالاکوانی بواری ژینگە کار دەکەن و لەوە دەکۆڵینەوە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی بۆ پرسە دراوە. بەداخەوە ئەمێل بۆ دەست پێ بکەم هەرێمی کوردستان لە ناوچەیەکە کە ئێمە ساڵەهای ساڵە ینی بۆ نمونە شەڕ و جەنگی تیاڕۆیە. هەڵبەت ئەم شەڕ و جەنگی کە خۆشمانەزانین کاریگەری ژینگەی خراپی ئەبێ بە تایبەتی لەم ساڵانی پێشترا کە جەنگی داعش بوو، ینی زۆر چەکی قورس تاقیە کرایەوە. پێم بڵێ ئەم کاریگەری جەنگ کە ئەگەر نزیک بێت لە ناوچەیەک بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چه خراپیەکی بۆ سەر ژینگەی ئێمە بێ؟ بەخێر هاتنتانەکەم بە خێناناتنی کەناڵی کەیفچوارەکەم بەڕاستی زۆر سپاسانەکەم کە گرنگیتان ناو بە بواری ژینگەیەکان لەبەرەوەی ئێستا باسی گەرمی ڕۆژ بریتە لە باسە ژینگەیەکان و بە دڵنیاییەوە کاکە شابازیان وەکو جەناب فەرمووی هەموو جۆرە شەڕی یعنی کە دروست ئەبێت لە ناوچەیەکە تەئسیراتێکی خراپ کاریگەریەکی خراپ لەسەر ژینگەکەدانێت. ئەتر لە ڕووی بەکارهێنانی چەکەوە بێت لە ڕووی بەکارهێنانی چەکی کیمیاییەوە بێت کە ژینگەی خاک و هەواکە تێک ئەیات. ئێمە ئەگەر باسی ژینگە بکەین ئەتوانین ژینگە لە سێ عنسوری سەرەکی لە سێ توخمی سەرەکی پێک دێت کە بریتە لە ئاو خاک هەوا. بەدڵنیایە لە حربەکانە لە شەڕەکانە وەکو جەنابەت ئاماژەت پێە ئەم سێ عنسورە سەرەکی ئەم سێ توخمە سەرەکیە ئەکەونە بەر ئەوەی کە ژینگەکەیان تێک بچێت. لە چەکی کیمیایی کە بۆ نمونە لە شاری هەڵەبجەی شەهید بەکارهێنراوە ئەبینین ژینگەکەی لەو کاتەیە بە تەواوی تێکچووە حتا ئەو ئاژەڵانەی بەڵێ ئەو پەلەوەرانەی کە لەوێ هەبوون هەمووی لە ناوچوون لە کاتێکە کە تۆ لە شەڕایت و چەکێکی قەدەغەکراوی وەکو چەکی کیمیایی بەکارهێنرێت. بۆ نمونە چەکی ئەتۆمی کە بەکارهێنرێت لە بۆ نمونە لە چێرنۆبڵ تا ئێستا لەو شوێنە لە هێرۆشیما کە تەقیەوە لە چێرنۆبڵ ئەوە لە رووسیا بوو تا ئێستش کاریگەری ژینگەکانی بەردەوامە لەو ناوچەیە یعنی وەکو پێویست ناتوانانی سوود لە خاک و لە ئاو لە هەواکەی وەرگرێت بەداخەوە. ئێمە باسی ئەوەمان کرد کە جەنگ چ کاریگەریەکی لەسەر ژینگەکەماندانێ باشە هۆکارەکانی تر چین ئەو هۆکارە گەورانی کە کاریگەریان لەسەر ژینگە بێ کە ساڵانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ژمارە زۆرە لە خەڵک بمرن. بەڵێ من حەز ئەەکەم پرسیارەکەی جەناب دوالێ بکەم کە بگەڕینەوە بۆ ژینگەی کوردستانی خۆمان. بۆچی ئێمە لە ژینگەیەکی کارەساتبارایی وەکو کوردستانە ئاژین و تەماشاکەین بە شێوازێکی عشوایی دەبەی پلاستیک بەکارەهێنرێت. ئێمە لە گروپی ژینگە دۆستی بەڕاستی هەدەفمان ئەوە بووە کە ئەم هۆشیارانە بەناو خەڵکا بڵاوکەینەوە. یعنی ئێمە هەموو کارەکانمان نەکردو بڵین بەس ئێمە کردومانە و ئێمە گروپێکی کراوین حەز ئەەکەین ئەو کەسانی کە یانوێت کار و چالاکیەکانیان لە بواری ژینگەیە دەست پێ بکەن بەڕاستی ئێمە دەستی هاوکاریان بۆ درێژەکەین و یارمەتیانین. باشە هۆشیارەکانتان چۆن بڵاو کردوتە سەردانی مەکتەبەکانتان کردەوە یاخود کۆمەڵە گەنجێکتان کۆ کردوتەوە چۆن بۆ هۆشیاری؟ پرسیارێکی زۆر جوانە دەستخۆش. ئێمە هۆشیارەکانمان سەرەتا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو کردوتەوە. تۆڕە کۆمەڵایەتیەکانمان وەکو فرسەتێک وەکو شتێک زانیوە کە ئێمە بتوانین سوودیان لێ وەربگرین و ئەو خەڵکی کە ئەمانەوێت هۆشیاریان بکەینەوە بە خۆشحاڵیەوە گروپمان هەیە کە تا ئێستا 6,000 ئەندامی تێپەر کردووە. یعنی لەم 6,000 ئەندامە هەریەکە و ئەندامێک هەریەکە و بۆ نمونە 5 ئەندام ئاگادار بکاتەوە تەماشاکەی کوردستانمانە بێ بە وڵاتێکی ژینگە دۆست کرداریان لە بواری ژینگە ئەم 6,000 کەسەی باسێکی کارەکەن یعنی توانیویانە بۆ نمونە هەر لە ماڵەکەی خوان و دەست پێ بکەن و مەترسیەوە بزان کە پلاستیکە گەڵێن مەسەلەن فڕێنە سەرخاکێک ئەمە توانەوەی یان شیبوونەوەی زۆر چەند هزار ساڵی پێویستە. وەڵا کاکە شابازیان یعنی بەکرداریان بڵێ ئەو 6,000 بە فیعلی ژینگە دۆستانە بیرەکەنەوە احتیمالە کەسێکی شیتیا بێت گاڵتەی بەوە بێت کە تۆ باسێکی وا ئەوروژێن. ڕاستە بواری ژینگە زۆر پێشتر چالاکوان هەبوو لە جیهانە لە کوردستانی خۆشمانە کاریە سەرەکە بەس ئەوە چەند مانگێکە ینی من ئاگام لەم بابەتەیە کە زۆر چڕ و کراوەتەوە بۆ ئەنی بابەتی ژینگەی زۆر
وەکو باسیەکەن یعنی ئەڵێن مەترسیەکان زۆرن داهاتوومان لەوانەیە نەوەکانمان مناڵەکانمان مثلەن تووشی مەترسیەکی زۆر گەورە ببن بۆ ئێستا ئەم هەڵمەتە بەو شێوە چڕەدەسی پێکردو دەست خۆش بێت وڵی احتیممالی ئەوەیە نێتەکە لەلایەن ئێمەوە نێتێکی خێرا یعنی تۆ ئەم نێتانە ئینسان ئەگەر بێت بە شێوازێکی ئیجابی بە شێوازێکی پۆزتیڤانە بیر بکاتەوە بە دڵنیایەوە ئەمە وەکو هالەیەکی ئیجابیانە ئەگوازرێتەوە بۆ کەسانی دەوروبەر ئێمە بەبێ ئەوەی یعنی چاومان لە بابەتێکی مادی بێت لە بەخششێک بێت لە شتێک بێت ئەم کارەمان دەست پێ کردو ینی کە تۆ ژمارەتان چەند کەسە مامۆستا هەژار بتوێ ئاماژەی پێ ئێمە لە گروپی ژینگە دۆستیا بەڕاستی ئێستا وەکو پێم وتی لە گروپەکە نزیکی 6,000 ئەنداممان هەیە بەڵام وەکو ئەوانی دەستەی دامەزرێنەر 25 بۆ 30 ئەندام بە فعلی لە بوارەکەیان و کارەکەن و هەڵ ئەسن بەڕێوەبردننی ئەم کارانە بەڵام بە شێوازێکی خۆبەخشی بەبێ ئەوەی ئینتیمان بۆ هیچ شتێک هەبێت بۆ دەسەڵاتێک بۆ پارەیەک بۆ شتێک باش لە کۆتاییە پێم بڵێ سێمە لە کامێرەکانەوانێت بەرنامەکەمان چۆتە ناو خێزانەکانەوە پێم بڵێ بە خێزانەکان بڵێ بە گەنجەکان بڵێ مەترسی ژینگەی کاریگەری چ خراپێکی لەسەر تاک بە تاکی ئەم کۆمەلگا بێ دەست خۆش ئێمە هۆشیاریەکانمان ئەبێ لە کۆمەڵی لایەنەوە بێ کاکە شابازیان بۆ نمونە لە لایەنی خۆراکەوە با ئەمە هەوڵ بین کە داوەتێک ئەەکەین ئەو هەموو خۆراکە بەکار نەهێنین و دوجار لە هەر بەشێکیان کەمێک بخورێت و ئەوانی تری فڕێ بدرێت و بێتە خاشاک کە بەداخەوە نیزبەتی فڕێدانی خاشاک زۆر زۆرە. خێسە من ئەگەر داوەتی تۆ بکەم بەو شێوازە تۆ بە من ناڵێ ڕزیلی ناوەڵام من زۆرم پێخۆشە بێت و سپاسیش دەکەم کە بەو شێوازیانی ئەبێ ئەو نۆرمە کۆمەڵایەتە بگۆڕێت ئەبێ ببێ بە کولتورێک کە تۆ داوەتی منت کرد بۆ لای جەنابەت بێم بۆ ئەوە نەیەم کە خواردنێکی زۆرم بۆ ئامادەکەی ناڵم خواردنی باتیانە بێت بەڵام تۆ ئەو خواردنە ئامادەکە کە من پێویستمە کە من ئەتوانم بیخۆم کە من ئەتوانم ئیستیعابی کەم بە دڵنیایەوە هەموو خۆراکە ناتوانم بینکەم وەڵحاڵ ئێمە لاینی زۆرمان هەیە لە بواری ژینگەیە کە کارمان لەسەر کردووە حەز ئەەکەم بۆ هاوڕەکانی بەجێبی هەڵم ئەوانش بتوانن قسەی خۆیان لەو وارەیە بکەن ئێمە خۆشحاڵ بووین کە ئامادە بووی و بە هیوام کە بتوانن بۆ ئامانجە بگەن کە کاری بۆ زۆر سپاسان دەکەین دەستان خۆش بێت. بەڵێ عزیزان لەسەر دووەم گەورەترین هۆکار بۆ پیسبوونی ژینگە گفتوگۆکەین کە هاوکات هۆکاریشە بۆ لە سەتا 20 پیسبوونی ئاو نەمانی ئەویش جلوبەرگە و لەگەڵ کاکە ڕامیارە ڕامیارجان بەخێر بێ بۆ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان پێم خۆش بکە لەسەر پیسبوونی ژینگە بە هۆکاری جلوبەرگ قسە بکەم کەم کەس لە ئێمە هۆشیاری ئەوەی هەیەکەوە جلوبەرگ پیشەسازی جلوبەرگە بێتە هۆی پیسبوونی ژینگە پیشەسازی جلوبەرگە بێت هۆی پیسبوونی ژینگە کە دووەم گەورەترین هۆکارە بەدەر لەوەش هۆکاری پیسبوونی لە سایە 20 ئاوی سەر هەموو زەویە بەدەر لەوە بۆ نمونە ئەگەر ئێمە بلوسێکی کەتان وەربگرین بە نمونە بۆ دروستکردنی 1 کیلۆ کەتانی پاک پێویستمان بە 20,000 لیتر ئاوی پاکەیە واتە 20,000 لیتر ئاوی پاک پیس ئەکرێت تەنها بە خاتری ئەوەی کە 1 کیلۆ کەتان دروست بکرێت بەڵێ وایە تۆ چی بۆ گەنجانە ئەڵێ کە ئێستا لەوانەیە لەناو ئێمە کچانە زۆر باو بێکە جل زۆرە کڕین و جلی دووارە لەبەر ناکەین وانیان شاباز وەزام لەناو ئێوەی قورانە کەمتر چیت هەیە بۆ ئەو گەنجانەی کە چیت هەیە بۆ ئەو گەنجانەی کە ئەوەنە جلە کڕن و جلی دووارە لەبەر ناکەنەوە بەڵێ فاشۆن سەقافەت ئەوە نییە کە تۆ جلی زۆر بکریت و یەکجار لەبەریکەیت و دوایە فڕی بیتەلاوە دووبارە بەکار نەیەنرێتەوە سەقافەت لەوایە کە تۆ بتوانیت ئەو جلێکی ئەیکری زۆرترین ئیسفادەی لێ بکەیت گرنگ نییە تۆ بۆ نمونە هەموو ڕۆژێک جلێکی بێ کوالیتی کە کەشخەیەکی وای نەبێت لەبەر بکەیت تۆ ئەتوانی ئەو پارەی کە بەدەستەوەیە بلوسێکی گران بکڕیت کوالیتیکی باشی هەبێت بۆ ماوەیەکی درێژ بەکاری بهێنی هەمووکو کەشخەیەکی زیاتر پێبەخشێ هەمووکو کوالیتەکەش زیاتر ئەمێنێتەوە بەدەر لەوە زۆر ئاساییەکە ئێمە ئەوە قبول بکەین جلی کەسانی تر دووبارە بەکار بهێنینە لەوانەیە کەسێک جلێک بکرێت دوای ماوەیەک حەزی لێ نەمێنێ ئێمە بەلامانەوە ئاسایی بێ بەکاری بێنین یا بۆ ئەو جلەی کە هەمانە لەوانەیە دوای ماوەیەک حەزی پێ نەکەین بۆ بەکارهێنانەوە گونجاو بێت ئەتوانین دەستی خۆش بێ ئەو بابەتی کە باسی کرد ینی بابەتی جلوبەرگ و کە پەیوەندی هەیە بە پیسبوونی ژینگە پێم بڵێ ئەم شتە ناو گەنجە تا چەند شارە مەسەلەن ئاگیان لەم بابەتە بۆ خۆت کەی لە کێ بەڵێ خۆت لە کێ و هەستە بەم بابەتە کردووە ڕاستیەکە ئێمە کە کەمپینی هۆشیارەکەمان ڕاگەیان کە 10 هەفتە بوو یەکێک لە هەفتەکان هەفتەی جلوبەرگ بوو من تا ئەو کاتەش هیچ زانیارێکم نەبوو ڕاستێکی کە چۆن جلوبەرگە بێتە هۆی پیسبوونی ژینگە بەڵام دوایە کە هاتە سەری ئەو هەفتەیە و کە لەسەری خوێندمەوە ئەو کاتە زانیم کە چۆن
جلوبەرگ پیشەسازی جلوبەرگە بێت هۆی پیسبوونی ژینگەت ئەبێت چی بکەین ئەو هەنگاوانە چین کە ئێمە وەکو تاک پێویستە لەسەرمان ئەو هەنگاوانە بنین تاوەکو ژینگە بە بابەتەکە تۆزێ تازەیە پێویستە کاری باشی هۆشیایی لەسەر بکرێت باشە ئەوەم پێ بڵێ دوای ئەوەی کە خۆت ئەو زانیاریانە دووەرگرت ئێستا بۆ جلوبەرگ چۆنی لە خۆتا چۆن چ گۆڕانکاریەک ڕوویاوە لە تۆیە بەڵێ گۆڕانکاری لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی حکوومەتیش هەردووکیان پێویستە ئێمە وەکو تاک پێویستە چی بکەین پێویستە ئەو جلانە بکرین کە کوالیتیان باشە هەنێک جل هەیە بۆ نمونە لە مەوادی ریسایکل بۆنە لە کاغەز جلەکە ریسایکڵەکەنەوە قەمیسی پێ دروستەکەن پانتۆڵی پێ دروستەکەن وەکو تاک پێویستە ئەو شت ئەو هەنگاوانە بنین وەکو حکوومەتیش ئەوەی کە بتوانێت هەنگاو بنێت تاوەکو ئەو مارکانە بهێنرێتە ناو کوردستانەوە کە ئێکۆفرێندلین واتە دۆستی ژینگەن هەندێک لە کۆمپانیەکان بۆ بۆ دروستکردنی جلوبەرگ لە مقابلی ئەوەیە کۆمەڵە دارستانیان دروست کردووە تاواکو ئەوان ئەزان کە ژینگە پیسەکەن بەڵام لە مقابلی ئەوە بۆی شوێنەکەی پڕ بکەنەوە پێویستە دار بچێنن لە وڵاتان ئەو زەڕیبەت بۆن دانراوە لەسەر کارگەی جلوبەرگ یا بۆنە ئیجبار کراون بۆی کە پێویستە درەخت بچێنن بۆ ئەوەی کە بەردەوام بن لە دروستکردنی جلوبەرگ وەکو حکوومەت پێویستە ئەو شتانە بکرێت ئێمەش وەکو تاک پێویستە لەسەرمان کە هەتاوەکو ئەتوانین هەتاوەکو ئەوەی کە پێمانەکرێت تاوەکو ئەوەی کە لە بازارە هەیە جلی ئەکۆ فرێندلی بەکاربێنین جلی کوالیتی بەرز بەکاربێنین. بەڵێ بەڕێزان دوو گەنجی چالاکوانی بووە ژینگەمان لەگەڵایەم دوو گەنجە یەکیان کار لەسەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی هاتوچۆی یەکات و بەوتەی خۆی کە بازداوا کات هەوڵەیە کە مەترسیەکانی بواری ژینگە لە ڕێی ئۆتۆمبیلەوە بۆ پاسکیل کەمتر بکاتەوە لەگەڵ دنیاخانە کە ئەمیش بە هەوڵی ئەوەیە کە دنیا لە ڕێی گوڵێکەیە پێڵەن چنگە پشیلە کە ئۆکسسیجینێکی زیاترە بەخشێ چەند چالاکیەکی کردو گفتوگۆی زیاترەکەین کاگارمان پێم بڵێ بۆچی گرنگە بۆ نمونە ئێمە پاسکیل بەکاربێنین لە جێگەی ئۆتۆمبیل بەڵێ سەرداد ئەمە شتێک باسکەم وەکو گروپی ژینگە دۆستی هەفتانەیەکمانەیە کە هەر هەفتەی هەڵەسی ئەنجامدانی کارێک یەکێ لەوانەش هەفتەی هاتوچۆیە کە پێویستە هەش کەسێک لە لای خۆیەوە هەڵسێ بەوەی کە کەمتر ئۆتۆمبیل بەکاربهێنێ ئۆتۆمبیل لەگەڵ کەسانی تر بە کۆمەڵ بەکاربێنێ و زایدن بەکارهێنانی پاسکیل کامە لە ئەو دوانەی تریش گرنگترە بێت چونکە هەم وەرزشێکە سوودی تەندروستی هەیە و هەم لە ڕووی بۆ ژینگەش باشەوە بێتەوەی ئەوەی کە قەڵەباڵغی هاتوچۆ کەم بێتەوە و ئێمەش وەکو گروپی ژینگە دۆستی دوو کارمان کردووە بۆ ئەمە کە ئەمەش خەونێ بوو بۆ زۆربەی گەنجان کە ڕێگایەکی تایبەت هەبێ بە لێخوڕێنی پاسکیل و ئێستا تقریباً دوان دروست کرا و هەوڵێن زیاتریش بێ ڕێگای یەکەمیان لە چواردەوری پارکی ئازادی کە ئەوە تقریباً ماوەی لەمە پێش بوو یەکەم دانە بوو کە ئەمەش سوودی هەیە بۆ ئەو کەسانی کە بۆ وەرزشکردن سەردانی و پارکاکە نەتوان هەر بە پاسکیل بڕۆن هەم وەرزشێکە بۆ خۆیان هەم قەڵەباڵغی ناوشاریش کەمە بێتەوە لە باتەوەی بە ئۆتۆمبیل بڕوە دووەمیشیان لە ناو زانکۆی سلێمانی کەمپەکۆنەکە کامە سوودی بەتایبەتی بۆ خوێندکارانە چکە لە ناو زانکۆیایە بەس ئارمانجان هەز ناکەی ئەو بابەتە بۆ نمونە ئەگەر لە شەقامە گشتەکان بێ لۆد و قەرەباڵغی کەمترەکاتەوە وەک لەوەی کە لە پارکی ئازادی بێیان لە زانکۆی سلێمانی بۆیە لێوە دەستمان پێکە چونکە ئیجازەمان لێ وەرگرت بوو ئەگەر حکوومەت هاوکار بێ زیاتر وەکو کە هاوکاریشمان بوون بۆ ئەو دوو شوێنە ئەتوانین لەو شەقامانی کە زیاتر گونجاو چونکە بێ شەقامەکە گونجاو بێ بەرز و ینی مەجای ئەوەی هەبێ کە شوێنێک دیاریکەی گەڕاون سێری شەقامەکانی سلێمانی بکەم زان چۆ گونجاوە تاکو بەلایانی پەیوەندیدار بڵێن شەقامی دیاری کراوەکو شەقامی ڕاپەڕینمان دیاری کردووە لە قڕکەش دەستنیشانمان کرده بوو بەجارێ نازانم کەی جێبەجێگەین بەس ئەم دوانە زەرورتر بوون لەبەرەوەی زیاتر ناوجەرگەی شارە و قەڵەباڵغی زیاتری تایە بەڵام شەقامی زۆر باشەیە بەڵام پێویستە شەقامەکە باش بێت بۆ ئەو کارە ئەبێ مەجای ئەوەی هەبێت کە بتوانی پاسکیلیش جێ بێت و پیادە و ئۆتۆمبیلیش و ئەوەی ناو زانکۆش جگەلەوەی کە جادەکەمان جاکرێتەوە ڕێگاکە هەڵساوین بە لە ناو گەراجی زانکۆیە شوێنێکی تایبەتمان دیاری کردووە بۆ پاسکیلەکان لەسەر ئەرکی خۆمان کاوەش بۆی خوێندکاران خەمیەوەیان نەبێ پاسکیلەکان لەکوێ ڕابگرن ئەتوانن لەوێ دای بنێن و زۆر باشتریشت ئەتوانە هەر لەگەڵ خۆیان ناسنجیر بەرن ئەتوان بیبەستنەوە شوێنی تایبەتە لە ناو گەراجی زانکۆیە زۆر چاکە. زۆر چاکە دنیاگیان تۆ باسی ئەو کار و چالاکیەتم بۆ بکە کە بە ناوی چنگە پشیلە بووە بزانم چی بووە. سەرەتا سڵاکی ژینگە دۆستیتان هەبێت ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی توانیمان پێشبڕکێک ساز بکەین کە لەژێر ناوی سەوسری ماڵی کوردستان بوو بە خۆشحاڵیەوە چەنەها لە هەموو قەزا و ناحەکانی کوردستانەوە خەڵکانێکی زۆر بەشداریان کردبوو و یەکێک لەو کەسان لەو ماڵانی کە سەوسری ماڵ بوو بە چەند پەیوەرێک کاتێپەڕی پێوەرەکان چی بوون؟ بەڵێ پێوەرەکانەوە بوو کە
مەسافێکی زۆر دابین کات بۆم سەوزاییە بۆ سەوزایی هەن بە شێوەی ئاسۆی ستونی بنواتەن بە شێوەی ئاسۆی سەوزایی هەبێن بە شێوەی ستونی و کەمتری مەسرەفی کردبێتێدا و شتێکی کە زۆر جەختمان لەسەر کردوانێ زۆر بەلامان و گرنگ بوو ئەم ڕۆکانی ئەڕوێنرێن لە چاوفەسڵەیە سەوز بن واتە ئۆکسجین چاوفەسڵ ئۆکسجین ئەو ڕۆکانە چی؟ وەکو سنەوبەر چەندەها ڕۆکی ترمان کە چاوفەسڵە سەوزن چاوفەسڵە جوانی بە سروشتە بەخشن ئەمە زۆر باشە دنیاگیان وەک خۆتەزانی لەگەڵ بەرەو پێشچوونی دنیاە و هاتنی تەکنەلۆژی و زیادبوونی ڕێژەی مرۆڤەکان ئێستا زیاتر شوقە ئەکرێ بینە باوەخانی بەرزەکرێ ئەوانە چۆن ئەتوانین سەوز ڕاگرین ڕاستە وەکو ئەی بینین چەند دیاردێکی زۆر هەیە لە هەموو وڵاتەکانە کە ئەم کۆنکرێتە گەرمیکی زۆر زیانکی زۆر بە سروش دەکەێنێ پێژانی ئێمە وەکو گروپی ژینگە دۆسی ئەوەیە کە ڕۆکێک کە بۆ خواردن بشێت یاخۆ هەر جوانیەک ببەخشێ بە سەربانەکانیان بە هەر شوێنێک بە باڵکۆنەکانیان دەتوانن بیڕوێنن هەم سوود بە خۆیان و هەم سوود بۆ ژین ئەی بۆ دیوارەکانی هیچ ڕۆکێکەیە کە بۆ نمونە ئەو باوەخانە بەرزانە بە ڕۆکدا پۆشرێ وەک چالێکێکی وە خۆشمان هەبوو کە ڕۆکی چنەپشیلە بوو ئێمە چالێکێکمان کرد 50 چنەپشیلە پێشکەش بە خاکی کوردستان کرەوە وەرکێکی سەرشانی خۆمان بە خۆشحاڵیەوە سپاسدانەکەین بە خۆشحاڵی ئەوە بوو کە بێ لە گروپەکەی خۆمان بێ لە ئەندامەکانی خۆمان کەسانێکی زۆر خۆ بەخشاتن هاوکاریان کردین سی لەو چنەپشیلانە پێشکەش بە خاکی کوردستان کرا و 20 لەو چنەپشیلانە پێشکەش بۆ ماڵانە کران کە زانیمان زۆر کەم و کورتیەکێ لە سەوزێکی کەم هەیە لە ناو ماڵەکانیانە بە خۆشحاڵیەوە کە ئەمە جێدەستێک بوو ماڵەکان چۆنە هاتن بەدەم کارەکەی ئێوە وەکو ئێمە وەکو گروپێک بووین و ئەندامەکانمان توانیمان بۆ کەسانە بڵێ بە خزم و کەس و کارەکان موزیکەکانی خۆمان کە چالێکێکی وامان بەدەستەوەیە ماڵی هەبوو ڕەتی کاتەوە بۆکو من ئاگام لێ بێ نەخێر هەموو کەس ژینگە دۆسی ماواتە ئەتوانین بڵێن خەڵکەکانمان زۆر بە باشی پێشوازی لەو کارانەتانەکەن ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین بە هیواین کە هەمیشە هەوڵ بن بۆی کە ژینگەی کوردستانمان هەر ئێستا جوانتر و جوانتر بێت و کاکە ئارمان تۆش ئەو پرۆژێ زۆر زۆر باشە بە هیوام کە بیگەینتە لانی پەیوەندیدار تاکو لە داهاتوە ڕێگەی باشی بۆ ئەمەوێت لە کۆتاییە پێم بڵێ دنیاگیان پلانی داهاتوو چییە؟ تۆتت هەنێک پلانی ترت هەیە باسی پلانەکان وەکو پلانی داهاتوومان گروپی ژینگە دۆسی ئەوەیە کە لە هەولێری شێڵی پاسکیل کێشێ وەکو کاک ئەرمانوتی بۆ چالاکی تریش چالێکێکمانەیە لە هەموو پردەکانی سلێمانی یاخۆتە شارێکی دربێ چنەپشیلە بە هەموو پردەکانی سلێمانیە ئەوە کارێکی زۆر جوانە بە هاوکاری کەسانی ژینگە دۆست ئیشەڵا پلانی داهاتوو دەستان خۆش بێ و بە هیوام کە پلانەکانتان بچێتە دواری جێبەجێ کرد خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان لەسەر بابەتەکەی خۆمان میوانداری سێ گەنجەکەین لە شاری هەولێرەوە کە کارەکەن لە بواری ژینگەیدا بە شێوەیەکی خۆبەخش بەخێر بن بارزان پێم بڵێ ئێستا شاری هەولێر لە ڕووی ژینگەیەوە و کەش و هەوای ژینگەیەوە چۆنە؟ سەرتا سوپاسانەکەم شاری هەولێر لە ڕووی ژینگەیەوە ئەتوانین تا ڕادەیەکی زۆر بڵێن بەڕاستی ناتەندروستی تێدا زیاترە بەڵێ بۆچی هۆکارەکەی وەک ئەیبینین کە لە دەوروبەر لە شارشکەیەک وەکو لێ بڵێن کانی قژاڵە بڵێن کە هەموو خاشایەکی هەولێری بۆ ئەڕواتن یعنی خاشێکی زۆر کوا بێتەوە کە کۆش بۆ لەوێ چیەکەن ئاگری تێبەردەن نەکەوەی کە جیا بکرێتەوە واتە ئەو کە ئاگریش تێبەردرە خۆتان ئەزانین کە شوهاواکە پیسە بێتەوە ئەو دووکاڵ ئەگەڕێتەوە بۆ سەنتەری شار واتە بۆ ناو شاری هەولێرە گەڕێتەوە مەترسیەتان مەسەلەن ئاگاداری لانی پەیوەندیدارتان کردوتەوە بۆ مەترسیە؟ بەڵێ ئاگدارمان کردوونێتەوە و چون سەردانی چەند شوێنیشمان کردوونە و بۆ ئەو هەڵمەتیان هەستاوین بە دابینکردن یاخۆت دەستمان کردو بە هەڵمەتێک کە دار کۆبکەینەوە بۆ ئەو مەبەستا ینی ئەگەر نەتوانی بۆ نمونەیەکی بە خێرایی کارەکەمان چۆن بڵێن بمبڕ بکەین نهێن بەڵام ئەتوانین یەکەم شت دار زیاد بکەین هەڵساوین کە ئینشاءڵڵا هەموو کوردستانەگرێتەوە چاندنی دار واتە بە شێوەیەکی گشتی ئەتوانی بڵێن چاندنی ملیۆنی دارەکان دەست پێەکەین ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا بە هاوکاری نەمامگا
نەماکرد هەم لە دەرەوە هەمیش لە ناوەوەی شاری هەولێر سنتەر و ناوەندیەکانەوە ئەم ئینشاءڵڵا بەزنیخوا خۆشیان هاوکارمان بن ئینشاءڵڵا دارەکان کۆ ئەەکەینەوە و ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکە ئەتوانین هەم دیمەنی شار و دەوروبەری شاریش پێسەوز بکەین و تەندروستی هاوڵاتیانیش وەگشت پێفەرهەم بکەین. شەهێنگیان کاک بەرزان باسی ئەوەی کرد کە ئەو پاشماوانە ئەسووتێنرەوە زۆر جار لە چوارتەرەفی قەزا و ناحیەکانە کاریگەریەکانی چێ بۆ سەر دانیشتوانی و قەزا و ناحیەکان. بەڵێ سەرتاوەکو گروپی خۆبەخشانی ژینگەیی ئێمە سەبارەت بە پەروەردەیی یعنی بێ لە سەرتاوە لە پەروەردەییەوە دەست پێ بکەین ئایا پەروەردە چی ئەکات کێشەی ئەم کێشانە چۆن چارەسەرەکە. لە بواری پەروەردەیە هەڵساین بە چەند دابینکردنی چەند سیمینارێک لە سەرەتا لە قوتابخانەکان هەروەها دوو چالاکیمان کرد ئەویش یەکەم چالاکیمان لە هۆڵی سعد عەبدوڵڵا بوو سیمینارێکمان جێبەجێ کرد کە ئەو بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی پەروەردەیی بوو هەروها لەگەڵەوەشدا نەک هەر بە بڵاوکردنەوەی هۆشارێکە هەڵساین بە دابینکردنی چەند نەمامێک بۆ ئامادەبووانە بۆ ئەوی بە شێوەیەکی کردداری جێبەجێ بکە. هەروها ئێمە شتێکی کە هەیە نابێ هەرجەخت لەسەر ئەو نانە بکەینەوە خاڵێکیکە ئەوەیە کە بە کولتورکردنی هێڵی پایسکڵ لە شاری هەولێر بەتایبەت لە زانکۆکان چکەوە شتێکی زۆر گرنگە خوتانەزانن ئێستا لە ئەو زیادبوونی ئەو سیارانە و دووکەڵانە کە لە بێتە هۆی نەخۆشی بەتایبەتی نەخۆشی شێرپەنجە تا ئەو پەیامی کە هەڵتان گرتووە باسە لەوە کرد چۆن مەسەنوا لە گەنجان و خەڵک بکەن پاسکیل بەکاربێن کەس بە دەم بانگەوازەکەتان هاتووە؟ بەڵێ بە خۆشببختیەوە چەندەها کەس هەوڵ ئێمە خۆمان لەسەرتا لە زانکۆکانەوە دەستمان پێ کردووە هەڵساین بە دابینکردنی چەند سیمینارێک بە سەرەتا هۆشیارکردنەوەیان دوایەوە دابینکردنی هێڵی پایسکل لە زانکۆکان ئەویش کە خۆشیان هەیە بۆ بەڵام چۆم لە ئێمە نوێژەنی ئەەکەینەوە بۆ ئەوەی کە زیاتر بەڵێ هەروەها شتێکی گرنگتریش ئەوەیە کە ئێمە لە فەرمانگە پزیشکیەکان هەساین بە دامینکردنی قسەشیانمان لەگەڵ کردووە کە بەجیاکردنەوەی ئەو خۆڵ و چۆن بڵین ئەو دەرزی ئەو مادە پزیشکیەکان جیای بکەینەوانە بۆ نمونە ئەو پلاستیکی عفو ئەو سرنج و لۆکە و شتانە هەمووی سەڵی خۆی هەبێ بۆ ئەوەی هیچ بێگە شارەوانیش بۆ هەڵی گرت ئازارێکی نەوە هەیە کە ئەڵێن دەرزەکان بکەنە ناو دەبڵام بۆ ئەوەی کە ئێمەش هەر لەسەر ئەوە کارەکەین هەروەها لەگەڵ قایمقامە قسەمەگەڕۆ لەگەڵ شارەوانیە بە جیاکردنەوەی سەڵ و خاشاک شتێکی گرنگیش ئەوەیە کە لە شوێنە گشتیەکان بەدامیکردنی ترمۆزە یاخود چەند شتێک بۆ ئەوەی کە بە دوور بین لە دەبەی پلاستیک یاخود کە بەکاری هێنین و بڵە فڕێدین لەو ناوە لەسەر مەترسیەکانی پلاستیکە مێنینەوەە کاک ئەحمەد پێم بڵێ من لەسەر ئەو بوارە زۆر کارەکەم یعنی ئێستا من گەنجێکم بۆ نمونە ئەچمە دوکانێک و دەبێت ئاوەکە بە 250 باشە یعنی چۆن وا بکەم ئەم ڕۆشنبیرێ بۆ من بگەڕێتەوەوانە لە باتوی کە بچم و دەبە ئاوە بکڕم یان وەکو یەکێک لە هاوکارەکانە تەرمۆزەیەکی پێ بوو من و تەرمۆزەیە بکڕم و مەسەل دەبە پلاستیکەکە بکەمە شوێنێکی گونجاوە بۆی کە کێشە بۆ خاک دروست نەکە چۆنم هۆشیارە لای من دروستە زۆر چاکە سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم سەبارەت بە دەبەی پلاستیک خۆی پلاستیک لە سەرەتای دروستبوون و لە ساڵی 1970ەوە دروست بووە بەڵام کە دەگاتە لە ساڵی 1970 لەو ماوەیەدا دەبینین کێشەی تەنی پلاستیک 48 بووە 48 گرام 48 گرام بەڵام لە ساڵی 2016دا کێشەکەی کەم کرایتەوە بۆ 12 گرام بەڵام لە مادە لێرەدا هیوادارم گرنگجی بە دەبەی پلاستیک بدرێ لە ڕووی کێشەوە یعنی زیاتر گرنگجی پێ بدرێت چەند ئەم مادەی پلاستیکە تەنەکتر بکرێتەوە ئەوەندە زیاتر تەفاعولی لەگەڵ دەکات ئەوەتە تیشتی خۆر لێ بدا دوور بێت تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت پلاستیکش خۆمان دەزانین لە سێزدەمین پاشماوەی نەفت پێک دێت کە پێی دەگوترێت فینۆڵش لە چی پێک دێت لە مادەی نەفتی پێک دێت هەر دوو جار زیانی هەیە دوو جار زیانی هەیە بێڵێ بێگومان بەڵام باش شایان باسی ئەوەی کردکە لە شوێنە گشتیەکانە بۆ نمونە شتێکدا بندرێ بۆ ئەوەی خەڵک ئاوی لێ بخواتەوە ئەو کاتەش خەڵک پەرداخ یەکتر بەکارهێنن ئەوەش یەکێکتر لە کێشەکان نابێت بەڵام لە زۆر شوێندا دانراوە وەکو بەکارهێنانی حاویە بۆ جیاکردنەوەی پلاستیک بەکارهێنانی مەقەبە لە خاشەکاتەکانی تردا یعنی زۆر شتمان لە شاری کاک ئەحمەد پێشەوە کاک بەرزان باسی لە شتێک کرد وتی لە
کانی قرژاڵە بەڵێ لە کانی قرژاڵەدا ڕووناوتی لەوێ بۆ نمونە مادەکان لەوێ ئەسووتێنرێ هەر بەکار بهێنرێ ڕۆژانە ڕۆژانە بۆی پەیامەکەم بگە باشە جارێکی تر ئێمە ئەو پلاستیکە بەکارێنین چوزانم ئەیکەنە ئەو سەڵی کە ئێوە داتان ناوە لە هەولێرە جارێکی تر ئەسووتێ خۆجارێکی تر زیانی هەیە ینی ڕێگە چارە چیە بۆ ئەم ئەو پلاستیکەی کە بەکاردێ دەستەکانت خۆش بە پرسیارێکی زۆر جوان بوو ئەو پلاستیکەی کە بەکاردێ پێی دەڵێن RRR وەکو ریڤیوس ریسایکل ریوس ئەوەش لێرەدا لە مادەی سەرەت لە وەکو لە مادەی سەرەتایی پێ دەڵێن لە مادەی سەرەتاییدا وەکو چی بەکاردێ وەکو دروستکردنی لە شامپۆ دووبارە بەکار نایەتەوە وەکو مادەی پلاستیکی کە لە ئاوی لێ دروستکرد. بەڵێ عزیزان دوو میوانی ترمان هەیە کە لە شارە زورۆ هاتوون لە هەڵەبجەی تازەوانێ ئەمان دوو گەنجن کە لە دەرەوەی شارە گەورەکان و سنتەری شارەکان کا لەسەر بابەتی هۆشیاری ژینگەی یەکەن ئەویش کاک ئەرشەد و کاک سەردارە پێشوێ پرسیار بکەم ئەم دەبە ئاو و تەرمۆزەیەم بەدەستان و بینی کاک سەردار ئەمە ویستان چه پەیامێ بگەێنن کە ناتەنە بەرنامەکەەوە. زۆر باش دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ستافی کەناڵ 24 کامیشە لە خەمیاڵەتیانە بە تابەتی لە ڕژنگەیەوە کامیشەڵ لیا بەرنامەکانی تابەت کا بم مۆزوعانەوە ئێمە وەکو گروپی ژینگە دۆستی لە قەزای شارە زوور هاتوون بۆ ئێرە کۆمەڵی بابەتمان ئامادە کردووە کە باسی کەین کە زۆر گرنگە کە کارێکە بۆ پیسبوونی ژینگە یەکێک لەوانە دەبەی پلاستیکیە ئەم دەبێت پلاستیکیانەیە بەداخەوە کامانە ڕۆژانە زۆر خەڵ بەکارێنە بە تایبەتی خوێنکارانمان بە تایبەتی ئەوانە کە ئیش لە دەرەوە ئاکەن لە ماڵەوە نین ئەمانە کاریگەری زۆری هەیە چۆن ئەم دەبە پلاستیکە ئەتوانێت بۆ 450 ساڵ بمێنێتەوە لە زەویە ئەمە ژینگە پیسەکە بەداخەوە ئەم دەبە پلاستیکە ئەتوانم بڵێم هەرزانیشە یانێتوانی بیکڕی کێشەکە ئەوەیە هەموو کەس دەتوانێت بیکڕێ ئەمە بەداخەوە دواتر ئێمە لە بری ئەمە چمان بەکارەوە تەرمۆزمان بەکارێنەوە ئەم تەرمۆزەیە تۆ ئەتوانی بیکڕی لانیکەم بەش 2 ساڵیش دەکات ئاوێکی تێگەی خاوێنە هیچ کێشێکی تیانە زەرری پلاستیکەکە چییە لە ڕووی تەندروستیەوە کارگەری زۆرە ئێمەمانێ نمانێ هەموو شتێک لە ئاوا توێتەوە هەموو شتێک لە ئاوا توێتەوە ئەو مادە پلاستیکیە کە لە ئاوەکە بوو تواوە یان تێکەڵ بوو مادەی پۆلیمەریتایە ئەو مادە پۆلیمەریە وا ئەکا ئینسان تووشی نەخۆشی ژێپەنجە بکە کە بەداخەوە ژێپەنجە ئەنواعی هەیە هەیە چارەسەری تا ئێستا هەر نەکراوە ئەڵەن ئەگە بۆ جاری دووەم بەکاری بێنیتەوە ئاوا زیانەکانی دروستە بێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی عیلمیەوە لێکی بیتەوە توێژنیان لەسەر کردووە یەکێک لە هۆکارەکانی ژێرپەنجە مادەی پلاستیکیە نەک دەبە زەوی پلاستیکیمانێ سفرەمان هەیە بەداخەوە کۆمەڵشت بەکارێنین ئێمە لە ڕووی تەندروستیەوە ئاگامان لێ نییە بەڵام ژێرێکی کوشندەیە ئەمە لە ڕوویەوە دواتر بۆ ئافرەتان تووشی نەزۆکیانەکە زۆر کێشەیە مانێنەمانێ بۆ بەردی گوچیلە زۆر کێشەیە پلاستیک ئەو مادە پلاستیکە کە تۆ سەیریەکەی ئاوا و ئەزانی هەر دەبەیەکە ئێمە زۆر بە ئاسانی بین ئەیکڕین و ئاوەخۆینەوە دوانی 250 زۆر هەرزانە تۆ شتێکە گەر قیمەتی هەبێ بۆ شێوە هەرزان نافرۆشتێ من ڤیددیوەکەم بینی کاک سەردار لەسەر و بابەتە کامێرەیەکی ڕاستەخۆی بە ئۆنلاین لە ئینتەرنێتی شەیە لەسەر دەبەیەکی پلاستیکیەکە باز دەواکە کە تا ئەم دەقێش بوونە شی نەبووتەوانێ مەش بۆ هۆشیاریە هەندێک هۆشیاری بڵاو کرایەوە لە جیهان بەڵام پێم بڵێن حەزەکەم کاگەشە تۆ قسم بۆ بکەین یەکشتمێ بێ بابیرنەچەرمەوە گەورەترین کێشەی لە وڵاتی خۆمان لە کوردستانە چییە بەداخەوە ئەم دەبە پلاستیکانە لە مارکێتەکان ئەفرۆشێ لە دەرەوەی دوکانەکە دانراوەجاوە خۆر لێیە تیشکی خۆرکە لێیە تێکەڵە بێ ئەو مادە پلاستیکە کە تایەتی ئەو خۆرشیە کاتەوە خۆرەکە گەرمیەکە ئەمە 2000 نەخۆشی دوا دروستە بێت یان ئەو کارێکەمان هەیە جارێ ئەو دەبێت لە کادانێ لە فکرەکانە لە مجەمیدا لە شوێنە کەدەمرە زۆر ساردە خۆی ئاو ئەبێت نە زۆر ساردێ نە زۆر گەرمش بێت لەسەر ئەو قسانەی تۆش بەڵام هەنێک شت بۆی ئەوەی دەستی پێ بکەین بۆی ئەو هۆشیاریە بڵاو ببێتەوە پێویستە هاندانێک هەبێ وانە ئێستا ئەڵێن لە دەرەوەی وڵات هەنێک کافتریا هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەو کوپانی کە یەک جار بەکاریان لە جیاتی ئەوە کوپی خۆیانە بن بۆ قاوەکانیان داشکاندنیان بۆکەن ئەوە وەکو هاندانێکە شاریمان بڵاو کردوێتەوە لە زۆربەی مزگەوتەکانە زۆربەی پرسەخانەکانە کە مادی پلاستیزیاتر بەکارێنێ لەو شوێنانە جاروا وتومانە پەرداخەکە ببە بیکە بە خێرێکیش بیکە بە خێرێکی چۆن زۆربەی کارگەکانمان هەیە دووبارە بەکارێننەوە یعنی ئمە نامانەوێت لەسەر زەویا بێت و چۆن لە ژینگە پیسکاتەوە توانین دووبارە بکارین بە شێوازی جوانکاری بەکارێ ئەنواع گوڵی لێ دروستەکرێ ئەم شتانە توانم بڵێم ئیسفادەی هەیە نامێ بڵین ئیسفادەیەکی نییە ڕێگە چارە زۆر گرنگە بۆی توانێمە بەکاربێنی یان بەکار شوێنە تۆ ئەتوانی فڕینەی
ئێمە بەداخەوە داوامە زۆر کردووە کەوا سەتڵەکان جیا بکرێتەوە مادەی پلاستیکی شوشە ئەنواعمانی با جیا بکرێتەوە. دەست خۆش بە کاک سەردار با کات بە کاک ئەرشەد بین کاک ئەرشەد بەخێر بێ بە ڕەنگ و ڕێکی شارە زورانی جوانەوە بەشداری بەرنامەکە کردو پێمان بڵێ وەکو چالاکوانێکی بواری ژینگەکە لە شارە زور کارەکەی تا چەند گەنجان بەدەم بانگەواز و هۆشیارەکانی ئێوە هاتوون. سپاس بۆیەوە سپاس بۆ کەناڵ جوانەکەتان ئێمە وەکو گەنجانی شارە زور وەکو ژینگە دۆستی شارە زور ڕابردوودا کارمان لەسەر هۆشیاری ژینگە دۆستی کردووە لە نێو قەزاکەیە بڵاوکردنەوەی پەیامی ژینگە دۆستان لە ناو قەزاکەیە لە ناو کاسبکارانە بڵاوکردنەوەی زەرفی لایلۆن پێدانی زەرفی لایلۆن بە کاسبکاران بۆ پاڕستنی ژینگە قسەکردن لەگەڵ جەنابی قایمقام بۆ ئەوەی کە قەدەغەکردنی زەرفی لایلۆن لە نانەواخانە و سەمەخانەکانەوە نییە قورس نییە کاک ئەرشەد لە ناو قەزا و ناحیەکانە بۆ نمونە با تا بڵین گوندەکانی شۆشیاری بواری ژینگەی بڵاوکرێتەوە چونکە پێشەوەی بە بەشداری بەرنامەکە بکەین و میوانداری ئەوە بکەین پرسیار لەسەر ئەو بابەتەکە ئەن و ناو سنتری شارەکان کەم هەیە بەڵام لە قەزاکان قورسترە ینی ئەو ئیشە بۆ ئێوە قورس نابێ زۆر قورسە بەڵێ زۆر قورسە وایە بزەوت وایە بەڵام ئێمە بێت لە خۆمانەوە دەست پێ بکەین هەوڵ بدەین هەموو شتێک لە سەرەتاوە تۆزێک گرانترە بە هەوڵ و کۆشش ئیشاءالله کارەکەین لەسەر ئەوەی کە هەمووان ژینگان خۆش بێ هەمووان ژینگە دۆست بن کار لەسەرەوە بکەن کە لە نێو قوتابخانەکان و لە نێو شوێنە گشتەکان و لە نێو پارکەکانە هەست بە بەرپرسیارەتی بکەن لە نێو سەیرانگاکانە ئێستا ئێمە خۆم بۆ خۆم چوومەتە سەرانگای ئەحمەداوە شوێنێکی زۆر پیسم بینیوە هەستم بە بەرپرسیارەتی کردو هەر کەسێک هەڵەسە شتێک پاشماوەکەی هەڵداتە ناو ئاوەکەوە بەڵێ هەست بە بەرپرسیارەتی کردو خۆم لەسەر ئەرکی خۆم پاکم کردوێتەوە و دواتریش جوانە و ناوەم شتووە و ئەو کاتە سیمایەکی جوانترە بخش باشە ئێمە دایمەن ئەبینین لەو ماوەیە کۆتایی کۆمەڵی گەنجمان هەڵەسن بە پاکردنەوەی ئەو شوێنانەی کە گەشتیارین و پیس کراون باشە ئەو گەنجانە لە جات من ئیشەکان زۆر بە بەرزە نرخێنم بەڵام لە جاتی ئەوە هۆشیاری بڵاو بکەنەوە باشتر نییە چونکە تۆ بۆ نمونە ئێمە ئێستا ئێرە پا بکەینەوە ئەگەر هۆشیاریەکە نەبێت دیسان دەن پیسێکەنەوە کاتە ئێمە هیچمان نەکردوانە وایە بەڵام ئێمە ناکرێ هەموو ڕۆژێک ئێمە وەکو خێرخوازی ئێمە وەکو خۆبەخشانە کارەکەی ناکرێ هەموو ڕۆژێک بەدەم خەڵکەوە بین و هۆشیاریان بینێ زۆر بە کات ئێمە ئێستا خۆمان بۆ خۆمان هۆشیاری ما بڵاو کردوتە لە ناو قەزای شارە زورە داکوتینی وەرەقەیەکی کە چەند ڕێنمایەکی تایە لەمەوەی 5 دقیقە گەڕاونێتەوە دڕاندووە دەستان خۆش بێت سپاس بۆی کە لە شارە زورەوە هاتن بەشداری بەرنامەکەی ئێمە بکەن بە هیوام کاگەرشت ئەو پەیامە جوانەی کە هەڵتان گرتووە بگاتە جێی خۆیم جاریان پرۆشەر و ئەو بابەتە هۆشیاریانتان نەدڕێن بەیوان کە هەر بەردەوام بن لەسەر کارەکانتان زۆر سپاس. میوانی ترمان هەیە سێ چالاکوانی ژینگەیی ترمان لەگەڵدایە ئەمڕۆ لە بەرنامەی گەنجانەدا میوانن بەخێر بن هەرسێکتان کاک دارەوان ئەمە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ئەو پلان و پرۆژانە چییە بوو ئەوەی کە بتوانین کوردستانێکی پاکتر لە ڕووی ژینگەییەوە بنیاد بنێ بەڵێ ئێمە وەکو ژینگە دۆستی کە بەشدار بووین ئەم گروپمان پێگەێناوە بە خۆشحاڵیەوە گەنجێکی زۆری هاوپشتمان بوون لە ئەمان کاتە بیرۆکەی جوانجووامان بوویت ئێستا لە پلانمانایە پرد سەوز بکەین چۆنی سەوزی بکەین ئەنواع وەشکاڵ ڕۆگ هەیە ئێمە ئەتوانین سەوزیان بکەین وەکو فەرژ وایە بە پردەکانمانە سەرەکەون ئەمەش بگرێ ئۆکسیجینێکی جوان و پاک و دیمەنێکی جوانی ژێ بەشار لەسەر تۆ بیستم وتیان خەڵکی عربەتیت و هاوکات کرێکاریشیت و ژینگە پارێزی بۆ چالاکەکانی تەناو سنتری شاری سلەیمانی ئەوە سەرکەوتنە بۆ خواست زۆر سپاس دەکەم ئەمە ئەرکی هەمومانە خەمی ژینگە خەمی تاک نییە بەتەنیان خەمی گروپێک نییە و کۆمەڵێک لەو لاوە سیر کات و کۆمەڵێکیش هەوڵبات پێویستەکە ئێمە هۆشیاری بین بە هەموو تاکێکی کورد و هەموو کەسێک لەم سەرزەویە ئەم لیان ئەم ماسارەیە ئەم خەمەوەی هەبێت ژینگە دۆست بێن باسی پرۆژەی من ئەوەیە ئێستا بیر لەوەکەمەوە کە چۆن ئەم پردە سەوزکەم ئەمە یەک دووەمینیش پرۆژەی ترم هەیە کە لە کار و چالاکی خۆما پیشەم کرێکاریە هەستاوم بۆی کە کەمترین مواد خەسارکەم
چونکە ئەمە یەکەم شێوەیەک تۆ ئەو کارە جێبەجێ واتە بۆ نمونە چیمەنتۆیەک کەیەتە بەردەستی من بەکارێنم ئەو چیمەنتۆی کە بەکارێنم لە بەردەستمایە هەوڵێم زیانی نەبێ بۆ نمونە کە تۆزێکی زیاو بێت فڕی نێمە شوێنێکەوە بیکەمە شوێنێکەوە کە سوودی پێم ببەخشێت ئەمە چیمەنتۆ لامان کاتە وزەی کارەبا زۆر بەکار نێنم ئەمە کارێکی ترە دووبارە وزەی کاربا لە کاتی کارەکەتە ئێمە باسی ئەوشمان نەکرد کە هەتا ئێستاژ لەناو ئێمە ئەوە بڵاو نەبووتەوە کە لە ژوورێکە ئیشمان بە گڵۆپەکە نەما بیکوژێنینەوە بچینە ژوورەکەی ئیشی من بە گڵۆب نییە ئیشی من بە درێل و کۆسەرەکاری و ئەڵتیۆم شتانەیە کارەبایەکی زۆریە بیلفعل ئەمەش خۆی لە خۆیان ژینگە پیسەکات جگەل لە سەوتەکەشی کە هەم زەرەری بۆ خۆدی خۆمان هەیە جگەل لە تەبوتۆزەکەشی کە هەر زەرەری بۆ خۆم هەیە ئەمە ئەو بەتاکید ئەگەر تۆ هەوڵ بیت کەمی بکەیتەوە ئەمە جگە لە هۆشیاری بێ بە بەرامبەرەکە و هەر ئیشەکەگا لەو بوارەیە لە بیناسازیە مواد کەم خەسار بکات هەتا مواد کەم خەسار بکات باشترە من بزمارێک ئەبینم دەسێمە هەڵێگرمەوەی خمە گیرفانمەوە جاری وایە بەجلی پاکیشەوە چونکە بیلەوە کەمەوە ئەم بزمارە چەندێک ئەمێر ئیشی بۆ کردو و دروستی کردو هێنایەتێ وڵاتەکەمان و پارەیەکی زۆراتێتە وڵاتەکە خۆش بێ کات بە هاوڕێکان تێن هەر یاجیان پێم بڵێم ماوەیە کە لە سوۆشال میدیا ئاگادارین کە خەمی ژینگە ینی بەڕاستی بابەتەکە زۆر گەورەتر و قوڵتر بۆ توای کردووە کە وڵاتان و چالاکوانان و تەنان باڵۆزەکانی بواری ژینگەش کۆنتاکتیان هەبێ گەنجانی ئێمە چۆن توانیوانە لەو ڕۆوە بۆ نمونە کۆنتاکت لەگەڵ چالاکوانەکانی ترا دروست بکەن تۆ هیچ زانیاریک لەسەر بابەتە هەیە هەوڵ نەداوە کە لەگەڵ ئەوانە تێکەڵێک دروستکەن وەکو گروپەکەتان بەڵێ هەمیشە ژینگە دۆستی لەو کاتێکدا مەزراوەیەک لە خاڵە بنەڕەتیەکانی کە دایمە تەرکیز و فۆکەسی سەرخست و ویستوێتی ئەم خاڵە بەجێبێنێ و بیپێکێ ئەو بۆ کە لە ئەم ژینگە دۆستی ئەم خەمی ژینگەیە لە بازنەی شارێک و وڵاتێک باتە دەرەوە هەوڵیاوە ئەم خەمە بک بە خەمێکی کۆمەڵگە و لە خەمی تاکەسی باتە دەرەوە پەیوەندیەک دروستکە لەگەڵ وڵاتانی تردا کە بە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی تردا پێکەوە بەرەنگاری کێشەکان بنەوە و بتوان پێکەوە چارەسەری ئەم کێشانە بکەن بۆ ئەمە بەستەش چەنەها ئەنداممان هەیە کە لە وڵاتەکانی ئەوروپا یان لە وڵاتی ئەمریکا کە پاڵپشتێکی تەواویان ڕاگەیاندوو بۆ ژینگە دۆستی هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە لەوێەوە لە زمانی ژینگە دۆستی و لە زمانی گروپەکەی ئێمەوە هۆشاری ژینگەی بڵاو دەکەنەوە و خەڵکیەوەی هۆشار دەکەنەوە کە بە شێوازێک ئێمە ژینگە دۆستی دەکەین و چۆن بەرەگاری ئەم کێشانە دەبینەوە یەک خاڵیکەش هەیە کە گرنگی و ئەهەمیەتی ئەم خاڵە دەرەخات ئەویش کاتێک پەیوەندیمانە بێت لەگەڵ ڕێکخراوە ژینگە دۆستیەکانی جیهانیە ئەوان کاتێک پرۆژەیەک ڕادەگەێنن یان کاروسالاکیەکیان کردووە کە زۆر سوودی هەبوو کۆمەڵگە و توانیانە تەسیری زۆری هەبێت لەسەر ژینگەی ئەو ژینگەی خۆیانە ئێمە ئەتوانین سوود لەم کارانەی ئەمە وەربگرین ئەوانیش لەوانێت سوود لە هەنێک کاری ئەمە وەربگرن کەواتە ئەمە سوودێکی دوو باشە جیاوازیەکە چییە چونکە ئەوان بمانەویان نەمانەوێت ئەوان زۆر لە پێش ئێمەوە هەوڵیان داوە بۆی ژینگەکەیان بە پاکتر ڕابگرن ئایا چالاکیەکان چه جیاوازیەکی هەیە لە نێوان ئێمە ئەوانە ڕاستە بەتەکید ئێمە گرسمان پێ کردووە ئەنی توانمە چەند ستێپێ لە دوای ئەوانەوەی چەند مەرحەلەیە دوای ئەوانەوەی بۆی زیاتر کاتێک پەیوەندی دروست ئەەکەین ئەم شتە ئێمە زیاتر سوود لەمە وەرەگرین ئەو پرۆژانی کە ئەوان زووتر کردویانە ئێمە هەوڵێن بە شێوەیەکی جوانتر و ڕاستەوخۆتر لە وڵاتەیە بیچەسپێنین تا سوودێکی هەبێت ژیاکۆ گیانەوەی کە من و هاوکارمی دڵخۆش کرد ئەوە بوو کە ئێمە کۆمەڵێک گەنجمان بەسەرکردم گەنجانە هەمووی خەمی ژینگەیان هەیە و ڕۆشنبیریکی باشیان هەیە بۆ ئەو بابەتە ئێمە بە هیوان کە سەرکەوتوو بن بەڕاستی بۆ یەکو بەرنامی گەنجانە سەردانمانکردن بەڵام پێم بڵێ چالەکەی تۆکو گەنجێکی سپۆرت و جوان چی بۆ ژینگە بەڵێ بێ لە ئەو هەڵمەتی دە هەفتەیە کە ڕامانگەیان بۆ هۆشارکردنەوەی کۆمەڵگای کوردی چەند چالاکیەکەمان کردووە و لەو چالاکیانەش هەمون بەشدار بووم ئەو چالاکیانە چی بوون بۆ نمونە لە ساڵیادی ئاشتیا لەگەڵ ڕێکخراوی مێسپۆیە ئێمە بووین بە هاوبەشی سەرەکیان بۆ ڕێخستنیم کەرنەڤاڵی ئاشتی لە هۆڵی ڕۆمانی لە سلێمانی بەڕێوەچوو و لەوێ هەر وەکو سیمبولێکیش بۆ ژینگە پارێزی هەستین بە پاکردنەوەی شوێنی ئەوەی کە کەرنەڤاڵەکەی تیا بەڕێواکرا و یەکێ لە کار و چالاشەکانی کەشمان ئەوە بوو کە لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلم لە سلێمانی ئێمە لەگەڵ ڕێکخەرەکانیانە دووبارە بینەوە بە هاوبەشی سەرەکیان بۆ ڕێخستنی فستیڤاڵەکە و سەردێڕی سەرەکی فستیڤاڵەکە شێرپەنجەی زەوی بوو و لەوێ پانەلیستێکمان ئامادە بوو لەوێ لە ڕۆژی دۆمیا و هەروەها ستاندێکیشماندانا بوو کە لە سیتی سینەما چەند ڕۆژێک لەوێ بەڕێوەدە و هۆشیاریمان بڵاو کردەوە و ژینگە دۆستیشمان بە ئامادەبوونەوێ دەناساند و چالاشێکی کەشمان کە ئەمەیان گرنگێکی تایبەتی هەیە ئەوە بوو کە لە شاری هەولێر پێشبڕکەیەکی نێودەوڵەتی ڕێکخرا هاکاثۆن پێشبڕکەی هاکاثۆن لەلایەن چەند ڕێکخراوێکەوە ڕێکخرا بوو یەکی لەو ڕێکخراوانە ڕێکخراوی سویسری سیواز بوو لە کەلقێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە لەو پێشبڕکەیە
چەند پرۆژەیەکی ژینگەی تەڕحکرابوون چەند پرۆژێکی پراکتیکی ژینگەی تەڕحکرابوون یەکێ لە پرۆژەکانیش لەلایەن ئەندامانی ئێمەوە ڕێکخرابوون و بەنای ئەندامانی ژینگە دۆستیەوە تەڕحکرابوو و بە خۆشحاڵیە توانیان پلەیەکەم بەدەستبێنن پرۆژەکەش چییە؟ لەو پرۆژەیە ئاپلیکیشنێک بەنای ڕیسایکل میەوە دامەزرێنرێ و تێدا هەوڵ دەدرێت کە کار ئاسانی لە نێوان شەریکە ڕیسایکلینگ و ڕیسایکلینگی پلاستیک و هەوڵاتیانە دروست بکرێت بۆی کە ئیتر بەمەش سێ خاڵی سەرەکیە پێکین سێ ئامانجی سەرەکیە پێکین یەکەمیانەوەیە کە پیشەسازی ڕیسایکلکردنی پلاستیک لە کوردستانە بەرەو پێشە برێت چونکە شەریکەکە زیاترە میشاکە دومیانەوەیە کە بە کللتورەکرێ بۆی کە مەسەرەن یەکێ پلاستیکی جیاکاتەوە شتەکە وردە ورداوێت بە کللتور چونکە کاراسانی بۆکرێ بەڵێ سێمیشانەوەیە کە پلاستیکی کەمترە چێتە ناو ژینگە و زەرەرێکی کەمتر بە ژینگە ئاگەیەنرێ. بەڵێ دەستان خۆش بێت خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان بە هیوام کە سەرکەوتوو بن و زیاتر کار لەسەر بابەتی ژینگەی. زۆر سپاس. بەڵێ عزیزان هەر لەسەر بابەتی ژینگە دومیوانی ترمان هەیەویش کاک دڵشاد بابانی و لە نیاخانن کە باس لەسەر پیسبوونی ژینگەکەن لە ڕێی پلاستیک و هاوکات وزەی پاک و داواکاریانی کە وەکو گروپەکە هەیەیانەوە ئەیانەوێت بابزانین ئەیانەوێت چی بڵێن بە گەنجان و چ داواکاریەکیانێ بۆ باشبوونی ئەم پرسە کاک دڵشاد لە تۆ دەست پێ یەکەم سەرەتا پێم بڵێ ئێمە چۆن بتوانین کە هەمومان لە ڕێی خۆمانەوە هەم ئێوەمانان کە وەکو چالاکوانی بواری ژینگەی هەم ئێمە وەکو هاوڵاتیەک کا لەسەر وزەی پاک بکەین ینی چۆن ئەمتوانین ڕۆژانە ئەم کارە بکەین. خۆشحاڵم سوپاس بۆ جەنابتان بۆ بەرنامەکەتان پێش ئەوەی وەڵام شارەکە بەڕێز بەمەوە دەمەوێت باس لەوە بکەم ژینگە چیە پێناسێکی ژینگە بکەم ژینگە بریتێ لەو شوێنەی کە ژیانی تێدا هەر شوێنێک لەم گردونەدا ژیانی تێدا بێت ئەوە ژینگەوە بە گوێرەی یاساکانی دەتوانێت لە ساڵ 1970 کە دەرچووە باس لە پیسبوونی ژینگە دەکات پیسبوونی ژینگە بریتە لەوەی کە هەر کردارێک هەر چالاکێک مرۆڤ بیکە کە وزەیەکی نابەرامبەر یا قوناتەن دروست بخاتە ژینگەوە ئەمە بریتە لە پیسبوونی ژینگە بۆ ئەوەی ڕێگری بکەین لەم پیسبوونە ئێمە هەوڵماندا و وزەی پاک بکارین وزەی پاک چیە بۆ من لە فەرمانگەکەی خۆمە بۆ 10 کیلۆمەتر دوورە لێمە ئەگەر بتوانم پاسکیل بەکاربێنم لە جیاتی ئەوەی ئۆتۆمبیل بەکاربێنم ئەگەر تۆ بتوانیت تێڵێکی هاتوچۆی گشتی بەکاربێنی لە جیاتی ئەوەی ئۆتۆمبیلی تایبەتی خۆت بەکاربێنیت ئەگەر بتوانین لە جیاتی ئەوەی لە ماڵەکەی خۆما بۆن من دە گڵۆ پشکارەبا بەکاربێنم یەک گڵۆ بەکاربێنم یا لە کاتی پێداویستەکانە بیکوژێنمەوە یاخود سەرچاوی وزەی خۆر بەکاربێن ئەمانە هەمووی ڕێگەن بۆ ئێمە بتوانین وزەی پاک بەکاربێن بۆ ئەوی ببینە دۆستێکی ژینگە لێرەوە دەتوانین ئەوانەی کە ئەبنە هۆی پیسبوونی ژینگە لە ڕێگەی چالاکیەکانی مرۆڤەوە کەمیکەینەوە بەڕاستی ئێمە ناڵێن بنبڕیکەین بەڵام دەتوانین ئێمە کەمیکەینەوە ئەمە ڕێگەیەکی سەرچێ بۆی کە ئێمە بتوانین وزەی پاک بەکاربێنین بە شێوەیە کە توانین ڕێگری لێ بکەین لەنیاگیان تۆ باسی ئەوم بۆ بکە کە ئێمە لەوانەیە ڕۆژانە بەویستی خۆمان بێ یاخود لەوانەیە تەنانەت دیقەتی ئەو شتە نەدەین کە ژمارەیەکی زۆر لە پلاستیک بەکارهێنین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە کاریگەریەکانی پلاستیکم پێ بڵێ لەسەر ژینگە. سەرەتا دەستخۆشی بۆ جەنابتان هەیە بۆم بەسەرکردنەوە و ڕوژاندنیان بابەتە گرنگە بڵێ بڵین و نەڵێن ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەهۆی بەرەوپێشتنی تەکنەلۆژیا و بڵاوبوونەوەی زۆربوونی خەڵک ناچارین پلاستیک بەکاربێنین بەڵام ئایا دوای بەکارهێنانی چی لە پلاستیکەکەکەین ئەمێ باس لەو دەستکەوتە گرنگەی گروپی ژینگە دۆستی بکەم کە تا ئێستا ژمە شانازی پێواکەین و بەیەکی لە دەستکەوتە گەورەکانی خۆمان یازانین ئەوەیە کە بڕیاری نەهێشتنی زەرفی نایلۆن بۆ زەرفی کاغەز لە قایم قامێت کە ئەمە لە بیرۆکۆ گۆڕا بۆ بڕیار و ئەمە دەستکەوتێکی گەورەی و ئێستا جێبەجێکرێ بەڵێ گەردی جەنابتان ئێستا لە قایمقامی سلەیمانی ئاگادارێک بڵاو کرایە بۆ بابەتەوە کاری لەسەرەکەم بەڵام هەوڵتان نەداوە مەسەلەن بابەتەکە گشتگیرترکەن بۆ شارەکانی تر بێگومان هەوڵی ئێمە هەنگاوی بچووک و پلانی گەورەیە لە ئێستا ئەو لە بیرۆکۆ بۆ بە بڕیار بەڵام بەردەوام ئێمە لە گەشتگیرکردنی ئەو بابەتین و زیاتر ئەمانێ پەرەی پێبین و یەکێکی تر لەو بابەتانی کامێ باسی کەم بابەتی خاشاکە گەر دیقەتی وڵاتانی دەرەوە بین خاشاک بە شێوەیەکی جیا پۆلێن دەکرێت و دواتر ریسایکل ئەکرێ بەڵام لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی گشتی هەموو خاشاکەکان تێکەڵ ئەکرێ بێگوێدانەوەی کە لە پاژمانەوەی ئەو خاشاکە ئەمە لەگەڵ پاتریا تێکەڵ ئەبێ ئۆتەقێتەوە و زیاتر تۆ دووجار زەرە لە ژینگە ئەیت بەڵام ئەگەر ئێمە بەجیا پۆلێنی بکەین ئەم خاشاکانە هەم لە ڕووی ریسایکل ئاسانترە هەمزیانی نەرێنی مەبەستەوەی کە بۆ هەر شتێک سەڵێکی جیادا بندرێت هەر لەسەر ئەو قسەی تۆ من لە شوێنی خوێنمەوە هەر لە کوردستانە
ئەو ئیشان جێبەجێ کردووە تا سەتڵەکانیان داناوە بەڵام کە سیارەی زبڵەکە دێ هەمووی ئەکاتە یەک شوێنەوە واتە ئەوە هیچمان نەکرد وانە بەڵام بتوانین بڵین لە سایە پەنج ئەمەش بابەتی ئەرێنیە هەرەوەنە کە ئێمە فێر ببین گەل لە ماڵی خۆشمان بێ گە شوێنێکی دیاریکراویژنەوەی بۆ جیاکردنەوەی من لە ماڵی خۆمە پلاستیک بەکارەهێنم لەلایەکە پلاستیک بەجیا کاغەز بەجیا پاژماوی خۆراکەکان بەجیا منەمێ باسی کۆمپۆز بکەم بۆ نمونە کاتێک کە ئێمە لە ماڵەکەی خۆمانە خۆراک و پاژماوی خۆراک ئەمێنێتەوانێ ئەو خۆراکە بە شێوەیەک و بە تەریقەیەکی تایبەتی خۆی کۆ ئەکرێتەوانێک و پەینی سروشتی بەکارەهێنرێ بۆ ڕووکەکان واتە لە هەمان کاتە من پاژماوەی خۆراکەکەم بەکارێنم بۆ سوودێکی تری ژینگەی و لە هەمان کاتە ژینگەش باشە ئێستا جەنگێکی دژ بە پلاستیک لە جیهانە ڕاگەێنراوە ئەو گروپی ئێوە تا چەند لەگەڵ ئەو بابەتیان ئێمە هەر شتێت سەبارەت بە ژینگە بە ڕۆح و بەگیان لەگەڵیان لەبەرەوەی بڵێن نەڵی ژینگە ماڵی ئێمەیە قورسترین کاری ئێمە ئەوەیە کە سنووری بیرکردنەوەمان فراوانتر بکەین لە ماڵەکەم و بۆ گەڕەکەکەم بۆ شارەکەم شارەکەم بۆ وڵاتەکەم لە کۆتای وڵاتەکەم بۆ هەسارەکە خۆ دەزانی بڕیار وا بوو ئێمە بەرنامەکەمان لەسەر گۆژە بکەین و باگراوندمان سلەیمانی بێ هەمومان ئاگادارین کە سلەیمانی لە بەیانیانە ئەیبینی تۆز و خۆڵێکی زۆر بەسەریەتی ویسمان بزانین کە چ مەترسیەکی ژینگەی هەیە و کە ئێمە ئاگامان لێ نیە و لە ناو سەنتەری شارەکانین پێم بڵێ ئەم تۆز و خۆڵی کە لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان دروستە بێ بە تایبەتی لە بەیانیانە بۆچی ئەگەڕێتەوە ئێمە وەکو خۆمان ئەتوانین ڕۆژانە کاریگەریمان هەبێت لەسەر نەهێشتنی ئەو بابەتە هۆکاری زۆر ئەو تۆز و خۆڵە یاخود ئەو تەموغوبارەی کە لەسەر شارەکان بە تایبەتی و شاری سلێمانی شەیەکێک لەوە کارە زۆر سەرەکیەکان بریتێ لە بوونی کارگەکان لە چواردەوری شاری سلێمانیدا ئەمە کاریگەریی خراپی دروست کرد لەسەر کەشوهوای شاری سلێمانی و بە تایبەتی بە لە بەیانیانەوە کشارەت پێدا ئاماژەی پێکرێت و هیچکە لە هۆکارە سەرەکیەکان بریتێ لە دووکەڵی ئۆتۆمبیلەکان کە بە خوددەزانی لە بەیانیانە بە تایبەتی کە کاتی دەوام و فەرمانبەران دەچن بۆ دەوام ئەمەش کاریگەریی خراپی دروست کرد لەسەر ئەو کشکۆڵی کە لە شاری تاوان دڵگران بووین بۆی کە بەهۆی ڕەشەبایەکی زۆر و بارانبارینەوانێ حەزمانەکەی بەرنامەکە لێ پێشکەشکەین تاکو ئەوە زیاتر ڕوونتر بێت کاتە دیمەنێک و سروشتێکی جوانتری وەرەگرتووە واقعی ژینگە دۆستیەکەی پیشانەیە بێگومان بەڵام ئایا گەنجانی ئێمە باسی ئەوەت کرد کە ئێمە ژینگەکەمان کەشوهەواکەمان بە پاکی ڕابگرین وەکەوەی کە بە پاسکیل بچینە شوێنێکوانە گەنجی ئێمە وەکو گەنج بۆ نمونە من و شاباز و لەنیا خان و هەمومان ئەتوانین ئایا بە پاسکیل بچینە شوێنێک ئەو هەستەمان لەلا دروست بووە بۆی ژینگەکەمان پاک بێ بە پاسکیل مەسەن بچینە ئەو شوێنێکەمان بەستمانە بێگومان ئەم بابەتی هاتوچۆ لا ئێمە تا ڕادەیەک تۆزێک عیبەی پێوە دیارە ئەبێ ئێمە چۆن بتوانین ئەمە بکەین من تۆ ئێستا باست لەو کرد ئێمە وەکو گەنج ئەتوانین ئەمە بکەین لە ڕێگەی چی و ئەتوانین ئەمە بکەین لە ڕێگەی ئەوەی کە من لە شوێنەکەی خۆمەوە بەکارە بێنا و شاریم بڵاو کردو من وەکو مامۆستایەک لە ناوەندەکانی خوێندندا توانیم خوێندکارەکانی خۆم ڕابێنم لەسەرەوەی کە هۆکارەکانی هاتوچۆ ئەوانەی کە دۆستی ژینگەن بەکاری بێنن بێگومان ئەمە کارێکی باش و دەتوانین ئەمە پەیڕۆکەین بکەین بە کولتور وردە چین بچین شەرت نیە ئێستا ئێمە کە باس لەوەکەین پاسکیل بەکاریمتر هەموو هەوڵاتیان هەرمی کوردستان بەکاری بێنن ئەگەر من بەکارم هێنا ئەو کاتە هەر لە گەنجەوە دەست بێگومان ئەگەر من بەکارم هێنا گەنجێک بەکارهێنا کەسی شکە بەکارهێنا ئەو کاتە هەوڵاتی کە چاوی لێکات وردە خۆتە زانی دائیما ڕفتارەکانی کۆمەلگا کەمێک چاولێکەری پێوە دیارە کاتێک کە زانیان شتێک بۆ بە دیارێنە و کاتە بەعام بەکاری دێنێ بەڵێ دەستان خۆش بێت بەهیوام کە لەسەر هەر بابەتی ژینگەی و پاراستنی ژینگە زیاتر بمێنەوە سپاس وایەش